خۆشەویستەکەم ئەی پێغەمبەرم ئەی پێغەمبەرم. خەریکی کلیپێکی تازەی بۆمان جێ ڕەمەزان و دوێنێ خەریکی تەسویر و کارانەی کە پێویست بە کلیپەکەیە کە تاوا بکرێ گەشتۆ بەچی کلیپەکە تاوا بووە ئامادەکاریەکانی هەمووی تاوا بوونیان ماوێتی. سڵاو بۆیەوە بەخێر بێن سەر چاوم. وەڵا ئامادەکاریەکانمان تەواو کردووە ئینشەڵڵا دوێنێ کاری وێنەگرتمان تەواو کردووە لە چەند شوێنێکی شاری هەڵەبجە. سرودێکی ئاینیە ئینشەڵڵا پێشکەشێکین بە مانگی ڕەمەزان و مسلمانانی جیهان بە تایبەت هەرێمی کوردستان و ئینشەڵڵا چەند ڕۆژێکی تر مۆنتاژەکەی تەواو بێ و پێشکەشی خۆشەویستان یەکەین و ڕەمەزان و مسلمانانی جیهان. سەرنگەر بکرێ لە کۆباسۆ کۆپلێکی و سرودەمان بۆ بڵێ سوپاس دەکەین. لە خزمەتانم بەسەر چاوەکانم لە ئاوازی خۆمە هۆنراوەی کاک سەباحی ئاسنگەرە هیوادارم ئینشەڵڵا بە دڵێم و لایەک بێت. خۆشەویستەکەم ئەی پێغەمبەرم ئەی پێغەمبەرم. شەفاعەت خوازی ڕۆژی مەحشەرم ڕۆژی مەحشەرم. شێوە نوورانی شای شیرین کەلەم شێوە نوورانی شای شیرین کەلەم. بڕژێ بەسەرتە سەلات و سەلام سەلات و سەلام. هیوادارم بە دڵتان بێ ئەخوا ئینشەڵڵا لە خزمەتانە هیوادارم بە دڵتان بێ ئینشەڵڵا.